ئێرە کوێستانەکانی باڵەکایەتین. ژینگە و سروشتەکەی ئەمساڵ کەمتر دەستی مرۆڤەکانی بەسەرەوە بووە. بولبولەکان بە کەیفتر دەخوێن و گوڵەشلێرەکانیش تا نزیک ڕێگاکان زەویان داپۆشیوە. قەدەغەی هاتوچۆ و مانەوەی خەڵک لە ماڵەکانیاندا ئەو دەرفەتەی بە شوێستانەکان داوە. تیمێکی دامەزراوەی ڕۆکی سروشتین. ئەم بەهارە بۆتە هەلێکی باش بۆ توێژینەوەکانیان. خەڵک نەگەڕاوە، ژینگەیان تێک نەداوە و ژینگە زۆر بە ئارامی ژیاوە لە ماوەیەدا. ڕووەکەکان هەستیان بە ئارامی کردووە، باڵندەکان، حیواناتەکان، یعنی کە دەیت ئاوا تەماشای ئەو شاخە دەکەی، شاخ پێ دەکەنێ. باڵەکایەتی کۆمەڵێک ڕۆکی تێدایە کە لە سەرتاسەری دنیادا بوونی نییە. باڵەکایەتی ناوچەیەکە کە دەتوانم بڵێم یەکێکە لەو ناوچانەی کە لە سەرتاسەری دنیادا ناوچەی تایبەتمەندن، ناوچەیەکن لە ڕووی زانستیەوە پێی دەوترێت جین پوڵ. چیاکانی ئەم ناوچانە تاکو ئێستا 78 جۆر ڕۆکی خۆڕستیان لێ دۆزراوەتەوە و کەوتونەتە لیستی جیهانیەوە. خەزانی بۆڕۆجینەی سیە ئەو چەند سپیشزێکی دیاریکراوی هەیە و گوڵەکەی زۆر بەڕوونی دیارە. ژمارەیەک لەم ڕووەکانە بە ناوی چیاکانی ناوچەکە و کوردستانەوە کراون. بەشێکیان دەگمەن و هەڕەشەی لە ناوچوونیان لەسەرا. تا ئێستا لە سەراسی عێراقدا 3300 جۆر ڕۆکی خۆڕسک تۆمار کراوە. لە سەدا 90 ئەو ڕووەکانە دەکەونە باشووری کوردستان. لە سەدا 70 ڕووەکەکانی باشووری کوردستانیش زێدەکەیان چیاکانی باڵەکایەتین. سامان عەبدوڕەحمان 23 جۆر ڕۆکی خۆڕستی کوردستانی خستۆتە لیستی جیهانیەوە. نەمانی ئەو گوێنیە لەم شاخەدا، نەمانی ئەو سیستەمە ژینگەیەیە کە لەم ناوچانەدا هەن. یعنی ئەگەر ئەو گوێنیە بە جۆرێک لە جۆرەکان لە شاخەکاندا کەم بێتەوە، سەدان جۆر ڕووەک و باڵندە و حیوانات لە ناو دەچێت. بە نمونە لەم ناوچەیەدا داربەڕوومان هەیە، یعنی داربەڕووش پاشای پاراستنی سیستەمی ژینگەیە. ئەم جەنەتیک مەتریەڵانەی کە لەم ناوچانەدا لە ناوچوون لە سەرتاسەری دنیادا لە ناو دەچێت. بۆ یەکەمین جار ساڵی 1953 توێژینەوەی زانستی بۆ ڕووەکە خۆڕسکەکانی باشووری کوردستان کراوە. ساڵی 1979 16 جۆر ڕۆکی ئەم ناوچەیە کەوتۆتە پیشەسازی داو دەرمان. بەختیار قادر ڕوودا و دەفەری باڵەکایەتی.